دوو جۆر هێز و قووەت هەیە. قووەتێکی علمی و دەعاوی و بانگەوازی، قووەتی حەق، و قووەتێکی عەسکەریش. ئیسلام قووەتی حەقی پێیە، قووەتی علم و دەعوەی پێیە. بۆیە لە ئەوروپا، لە ئەمریکا، لە هەر هەمووی ڕۆژ بە ڕۆژ بڵاو دەبێتەوە، ڕۆژ بە ڕۆژ بڵاو دەبێتەوە، زۆر بەهێدی و هێمنی. فەڕەنسیە دەبێتە موسڵمان، بریتانیا دەبێتە موسڵمان، ئەمریکیە دەبێتە موسڵمان. کەواتە ئەم قووەتی حەق و علم و دەعوەیە لای موسڵمانە، بەڵام قووەتی عەسکەری لای ئەوانە. هیچ کێشەیەکی عەسکەریش جەنگیش لە ئارادا نییە. چی بکەن ئێستا فەڕەنسا، ئەمریکا، بریتانیا چی بکە لەگەڵ ئەو قووەتی حەق و دەعوەیە کە بڵاو دەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ؟ قەشەکانی خۆیان دەڵێن ئەگەر ئاوا بڕوا ماوەیەکی تر ئەو مناڵە فەڕەنسیانە هەمووی دەبن بە موسڵمان، دینی ئیسلام دەبێتە یەکەم ئاین لە فەڕەنسا، لە ئەوروپا ئیسلام سەردەکەوێت. ئەو حەقیقەتە دەزانن. ئەی چی بکەن؟ دەڵێن مەسلحەت لەوەدا ئێمە مەشاکل دروست بکەین بۆ ئەوەی ببێتە بیانوویەک بەدەستمانەوە ڕێ لە دەعوە و بانگەوازی بگرین. دەیوەرن کەنیسەیەک بتەقێنەوە، خۆشیان دەیتەقێنەوە، خۆشیان ئەو کارە دروست دەکەن. دەیوەرن کاریکاتێرێکن بۆ پێغەمبەرەکەیان عەلەیهی سڵاو وسەلام، بۆی تووڕەیان کەن، کە تووڕەمان کردن پەلامار دەدەن، شت دەشتێنن، مزاهارە دەکەن، تێکدان ڕۆ دەدا. ئەو کاتە بیانووی قانونیمان بەدەستەوە، مزگەوت دادەخەین، مەرکەزی ئیسلامی دادەخەین، ڕێگای دەعوە ناهێڵین، کۆمەڵێشتی گەورە دەتوانین بەدەست بێنین. هەدەفی ئەوان ئەوەیە براکەی من، هەدەفی ئەوان ئەوەیە لە مەیدانی علم و دەعوە و حەقدا دۆڕاون، فاشلن، هیچی پێ نییە. کابرای نەسڕانی چۆن دەتوانێت بەرامبەر تۆی موسڵمان بێتەوە؟ دەڵێ چی؟ وەرە من بانگت دەکەم بۆ دینەکەم. ئێ دینەکەی تۆ چییە؟ دەبێ ئیعتیقادت وا بێ عیسا خواشە و کوڕی خواشە و مردووشە و خوا ناژمرێ و بەڵام ئەو مردووشە و لە سێدارەش دراوە و ئەوجا ئێمەشی ڕزگار. ئەم درۆ دەلەسێت چییە؟ چه عەقڵێک باوەڕ بەم قسە درۆیانە دەکات؟ بۆیە ناتوانێت ڕوبەڕووت بێتەوە بە بەڵگە، ناچار ڕاد دەکێشێ بۆ مەیدانەکەی ترکە ڕوبەڕووبوونەوەی عنف و چەکداری و هێزە، کە لەوەشدا تۆ دەرەقەتی نایت. تۆ دەرەقەتی نایت ئەمڕۆ. دەسەڵاتی ئەمریکا و فەڕەنسات نییە. کەواتە براکانم حکمت لەوەدا نیە تەسعیدی مەوضوعەکە بکرێت. ئەو بابەتە هەر بەدوایەوەدا بچین حکمەتی تێدا نییە. بۆچی؟ نەک ئێمە ئیمان لە دڵماندا نەبێ و ڕەسوولی خوا عەلەیهی سڵاو وسەلام لامان گەورە و مەزن نەبێ، بەس دەزانین ئەمە موامرەیەکە. هەفتەیەکە کاریکاتێر کراوە، ستا دوێنێ وتیان لە کەنیسەیەک نازانم تەقینەوە چی ڕووی داوە. یەکسەر ڕئیسی فەڕەنسا وتی ئەمە فەڕەنسا ڕوبەڕووی تیرۆر دەبێتەوە. ئەمە هەمووی نەخشەیە، هەمووی نەخشەیە. دەیانەیە وردە وردە بە قانونی وای لێ بکەن کاکە نابێ مزگەوت لە فەڕەنسا هەبێ، نابێ حیجاب هەبێ، نابێ چی هەبێ. بۆی برا بەڕێزەکانم نابێ ئێمە ساویلکە بین کەوینە داویانەوە.